کاک زیاد چۆنی؟ باش خوبم. وەڵا باش. کاک زیاد قادر نادرم یەک دوو پرسیارم هەیە لێت وەڵا. چی جنابە؟ قادر نادر. بەڵێ کا قادر ئەمرکە. سوپاس دەکەم. کاک زیاد ئەڵێن دوو عەرەبی دەوڵەمەندن لە سلێمانی پارەیەشی زۆری خەڵکییان خواردیە جەنابەت وەکو پارێزەریانی دیفاعیان لێ دەکەی. جار یەکەم کا قادر من پارێزەر نیم. قەزدم وەکو پارێزەرێک ئیجازە با جواب بڵێم. بەڵێ یەکەم من پارێزەر نیم. ئەمە یەک دووەم من پیاوێکی حەزبی مندان سەکردایەتی جدی و مەسئولی ماڵبەندم. بەڵێ دووەم هیچ ئەو بابەتانەش هیچ پێویستیی بە منە نییە لەبەرەوە داوا لێبوردنەکەم قسەیەکم لێ لەسەر ئەو نا کاک زیاد کاک زیاد کاک زیاد هەیە محکەمە هەیە بچێت چێ حەقی لای هەر کەسێکە ئێمە پشتیوانی ئەوەکەین کە حەقی خوراوە. کاک زیاد ئەو هات تەهەڕووبە دەزانی چیە؟ ئەتوو یەک دقە تەهەڕووبە برا عەیبە ئەتوو ئەندام سەرکردایەتی چاوەکەم عەیبە برادران لۆی دەکەینەوە عەیبە ئەمە دەڵم جەناب دوێ پارێزەری واتە پاسەوە واتە پارێزگاریان لێ دەکەی ئەوە کودە ئەوە ژن و ژنخوازی هەیە لەگەڵیان ئەڵێن ئەوە خەڵک ئەبات سڵحیلان بۆ دەکا 20 ملیۆن دۆلاری خەڵکی سلێمانیان خواردیە چەند بە مادەی 11 ژیراون کاک زیاد دیفاعیان لێ دەکە و بەریان دەدا عەلی و ئەحمەد موفق عەبدولمەجید موسڵاوین 67 دەعوای خەڵکی سلێمانیان لەسەرە ئەی هاوار ئازاد کراون ئەو مادەیە 11 ئەڵێن شمولی ئەوەش ناکاتن ینی شمولی کەفالەتیش ناکەب 6 ساڵە ئازادیان کردوون لە سلێمانیش ئەسوڕێنەوە ئەوە چه ئاوەڕۆ چوونەکە بۆ یەکێتی و بۆ کوڕی شەهید جەبار وەکو زیاد چۆنی؟ چۆنجیانەکەم ئێستا وەختت هەیە؟ ئەمریکا لە خزمەتم. کاک زیاد دوێنێن دە قسە و باسمان کرد کە دوو عەرەب هەیە زۆر قەرەباڵغ بوو ئەگەر ئەمریکای پێم بڵێیتەوە بزانم بابەتەکە چیە لە خزمەتە. بەڵێ دوو عەرەبان بە ناوی عەلی و ئەحمەد موفق عەبدولمەجید باز لەوە دەکرێت ئێوە یعنی پارێزگاریان زۆر لێ دەکەن بەسەوەی پارەیەکی زۆری خەڵکی دەوڵەمەندەکانی سلێمانیان خواردیە ئێوە سڵحیان لۆ دەکەن بە پارەی ١١٠ و ١١٥ بەڵێ ئەوە لە 2017 ڕوویدایە تا ئێستاش بەردەوامە تۆ ناناسی کاک زیاد؟ کاک قادرجان ئەم چیرۆکەی کە جەناب باسێکە گەر ئەوە بێ 2016 حەڤە من بیستومە لە دوایەوە نەبیستومە نە کەس لەگەڵ باسی کردووە نە ئاگام لێیەتی و نە پەیوەندیشی بە منەوە هەیە دوور و نزیک لە هیچ وارێکە پرسیارەکانشی چیە خەمەسەر چاوم وەڵامە بم. کاک زیاد تۆ بەڕاستی تەنایان ناسی ئەنی ئەو دەنگە بڵاو دەبتەوە تۆ لە ژن تێکەڵاویتان نییە لەگەڵ یەکتری یەک پرسیار قادر بەڵێ جۆت لێ خەڵک هەیە گریمان ئەشی ناسم دەیان خەڵک من خەڵکی ئەم شارەم لە سلێمانیان ئیشم لە سلێمانی بوو بە تاریخی خۆم 16 ساڵ جێگری ماڵبەند بووم ئێستا مەسئولی ماڵبەندم سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووم کوڕی ئەم شارەم لەم شارە نوێ ئەم شارە ناسم جا هەر کەس من بیناسم و ئیشێکی هەبێ و خەلەلێکی هەبێ کێشێکی بێدە خەڵک لەسەر من محسوبەکرێەوە کە چ پەیوەندی بە منەوە هەیە لەکوێ پەیوەندی بە منەوەی خەمەسەر چاوم. کاک زیاد ئەزانم بە قوربان ئەمەش تەئەسوف لەوە دەخۆن کە کوڕی ئەو شەهیدەی دیفاع لەو ئەوانە دەکەی من دەقیقم لەوەی نەک یەک سێ چار بەڵێندەر باز لەوەیان کردیە جەنابەت فشاریشیان دەخەیە سەر مەسەڵەن ئەوی 30 دەفتەری لەکەم بۆ 5 دەفتەرتان دایتەوە و مادە باش ئەگەر ئەمن یەک قەوس بەڵگەی دەنجیم تخوایە قەوس بەڵگەی دەنجیم لەگەر ئەو دەنگەی تودانا کە ئەتوو یەک لەوانەی فشار قستە سەر ئەو بەرپرسانە سەر ئەو دەوڵەمەندانەی سلێمانی بەڵێندەر و خەڵکە کاسبکارەی سلێمانی کە سازش بکەن لە 30 دەفتەری بەنمونە بتە 5 دەفتەر چ دەڵێ کاک زیاد؟ بەسەر ئەو دوو چاوم ئەگەر یەک دەلیلێک نەگەوە مثلا ئەوانە من ئاگادارم لە محکەمە زیاد لە
سی چل شەکوا لەسەر شە سوحەف شەکوا هەیە کاک من نازانم شۆ سەحەفتە نازانم ئەگەر بە یەک وشە زیاد یەک تەداخلی کردبوو بڵاوی کەنەوە بە تەواوەتی ئەمە یەک بێجگە لەوەی دەیان خەڵک داوایان لە من کردووە کە تەداخل بکەم بۆ ئەوەی ئەمان ڕێکن وتومە نە من محکەمەم ئیجرات و قسە لەگە خەڵکەم و خەڵک ڕێخەم و نە مەکتەبی کۆمەڵایەتیشم نە کەسایەتیش کۆمەڵایەتیش هیچم دانیشم سۆڵحۆشتی خەڵکەم من پیاەکەم کادری یەکێتی نیشتیمانی کوردستانم ئەرچی منەوە نییە لێ پرسای مەڵبەندی سلێمانیم بە یەک وشە دەیان جار ئەم تەکلیفیان لە من کردووە کە دابنیشم لە بینیان ئەوتومە ئیشی من نییە بێژگە لەمە هەر شتێکی کە من ئامادەم بۆ هەموو شتێک کاک زیاد ئەوە زۆر باشە کە دەڵێ ئاوا بە بێمنەتانە ئەڵێ من هیچ ئاگام لێ نییە لە کاتێکدا چەندین جار بەناو بازار ئەو دوو برایەت هێناوە لەگەڵ یانچیە مەطعەم نانت خواردەوە کوتە حەدایەک باشە خەڵک هەیە دەڵێ نازانم ئیتر بە منی گوت ئامادەن قسە لەسەر ئەو بابەتە بکەن کە جەنابەت یەکێک لە پارێزەران ینی پارێزەر بەو مەفهومە ناکاکەوە مەفهومە قانونیەکەی دوێنش پێم وتی کە دیفاعیان لێ دەکەی کە لە ژن تێکەڵاویەکتان هەیە قوربانەرم من پیاوێکی مەدەنیم نە مەعسکەرم هەیە و نە هێزم هەیە و نە ئەوەم هەیە بە پانتۆڵۆکراسێکەوە یەم و ئەڕۆم لە سلێمانی شانەک لەسەر بابەتێکی وە لەسەر خۆشم یەک نقطەی لەسەر من هەیە بڵاویکەنەوە ئەوە نقطەیەکە کە کاکە ئەو دەریایەکە ئەتوو دوو یەک دقیقە ئەزانم خۆ کەممان بڵاو نەکردیتەوە مەسوولی شتەقەی سەری هاتیە خۆ نەکەر ئێمە کاکە زیاتی سەرمێچکە من ئێستش بە پانتۆڵۆکراسێکەوە ئەندامی سەرکردایەتی و مەسوولی ماڵبەندشم بە پانتۆڵۆکراسی کاکە پاڤێلیش بە سارێکی تایبەت دەسوڕێتەوە ینی ئۆکەی پێوەرە کەی پێوەرە کاک پاڤڵ ئێستا جێ ئومێدی خەڵکە جێ هیوا ئومێدی خەڵکە ئەو بابەتەش کێت خوا کاک زیادبانە جێ ئومێد خۆشناویش بۆ خەڵک بۆ ئەوە کارەکات کاک خۆ داهێنانە کاک زیاد ئێمە چاولەوەکەین چوان کاک زیاد بە قوربان نەوزات هادی ژۆی دەکرد ئومێد خۆشناوی ژۆی کردی هەواڵە بوو بەکریش خۆ پێوە نییە بە قوربان ئەوە پێوە نییە بارحاڵ ئەو بابەتەشکێ ینی کاک زیاد ئەم دەمێەوە بڵێم ئەتوو ئەو دوو عەرەبەی کە 6 یەک خوا با پرسیارەکەم بگێنم جۆ ئەگەر ئەو بابەتە لە هەر شوێنێکە دوور و نزیک پەیوەندی بە منەوە بوو گردنتان ئازابێ چی بڵاوەکەنەوە بڵاویکەنەوە یەک وشەش لە شوێنێکە من تەداخلم کردبوو لە قانون لە کۆمەڵایەتی بڵاویکەنەوە ئەی بۆ دوونێەوە قەلق بووی و یەکسەر ئەوەت کرد قەپات دوێنێ بەسەری تۆ بەسەری خۆشم لە ژوورەکەمە دوێنە بە پێوەساوم 20 کەس لەو ژوورە بەسەر سەرمەوە ئەی بەس ئەم دەنگەکە دوانیە نێ دەنگەکەت ئەوە نییە بڵێ سرم مەژغول هات دوێنێ عەزەکەی دەنگکە لەگەری بارە کاک زیاد پرسیارەشکە داماننا ئەمن هەوڵ دەدەم ئەو بەڵێندەرانیان ئەوانەی پارەیان خورا دەنجیان لەگەرت ڕەت بکەم تخوا شەرم نییە لۆیەکێتی بەڵێ بۆسە پارەخوران من نامێ بچمەوە مەوزوع من محامی هیچ کەسێک نیم بەڵام تۆ لە بابەتەکە تێبگە بابەتەکە بزانە چییە ئەو سابلە پارەخوان چکە قان ئەو بابەتە 5 ساڵ لە محکەما بووە بە قوربان ئەجە محکەمەی کوردستان چییە؟ بەڵە محکەمەی کوردستان محکەمەیە و قانونە و عدالت هەیە لە کوردستان بەڕاستیتە کاک زیاد یان بەرپرسیارەتیە تەعبیر دەکەی بەڵێ لە سلێمانی عدالت هەیە محکەمە هەیە محکەمە سەربەخۆیە کەسیش ناتوانێت تەداخلیشی محکەمە لە سلێمانی باشە کاک زیاد ئەگەر ئەمن لێدوانە کرد لە وەربگرم کە 6 دەعوا لەسەر ئەو کابرایی هەیە دووسەیەک مەسەنەن 40 دەفتەرە 5 دەفتەریان دایتەوە حاکم هەر 6 قەپات کردیە بە حاکمەکەیان گوتیە لۆ قەپاتت کردیە ئاخر عەدالەتی چ هەیە 100 ملیۆن دۆلاری ئەو خەڵکەی دزرایە کاک زیاد خۆی قەوس
من ايش من بوسه من برنا موضوعك ومقصر سيد محكمه آخر چ باسی محکەمە دەکەن ئێ محکەمە بوویتە مەهزەلە کێشەی کورتان پێ دۆڕاند ولا تو تمازل لا من نبوه من احترامي المحكمه چ بەڵگەیەک هەیە کە تەسکەی محکەمە بکات لە ژێر دەسەڵاتی هەردووکتان کە بچووکترین عەدالەتی چ نموزەزەکی دادپەروەریتان هەیە کاک زیاد چ من ئێستا ماڵبەندی مەسئولی ماڵبەندی سلێمانی یەکێتی بەس بەشەکی لەو حکوومەتەی بە قوربان بەش پارێزەری قانونە ئێمە لێرە پارێزگاری بە هەموو قوتی خۆمان پارێزگاری لە قانونەکەین ومانەوە قانون سەربەخۆ بێ لەبەرەوە خۆشم هیچ سانێژی چەند چەتە و دزتان خستیتە زیندان کاک زیاد وا مزایدە دەکەیت ئەوە محکەمای زانێ ئاخر نا ئەتووس مەسئولی مەلبەندی لەو سی ساڵی چەند ملیاردێ بابا من ئیش کاری ڕێکخراوەی یەکەم کاکە حزبەکەت حاکمی مطلقی دەڤەری سەوزە حزبەکەم حاکمە ئەوە ئێوە ناوایلیەکە نەچنا حیزبەکەی من حاکمە محاکم سەربەخۆیە و دادگاکان سەربەخۆن حیزبەکەی منیش من یەک پرسیار لێکەم کە ئەو دروشمانە دەدەی ئەو دروشمانە یەک نموزەجی ئەو عەدالەتەم پێ بڵێ بە نمونە کاک زیاد هەزاران نمونەت هەیە وەکو یەک نمونێ عەدالەت هەزاران نمونەی عەدالەت هەیە بە سەدان کەس نەحەقی بەرامبەر کراوە حەقەکەی بۆ گیراوەتەوە لە ڕێگەی محاکمی سلێمانیەوە یەک کەیس بڵێ کاکە یەک دەوڵەت باش کاکە بۆ سبا پێ بڵم بە نموزەجیەوەی پێڵم بڕۆ ئاماری حاکمەکانی سلێمانی کە بزانە چەندیان حیزبین و یەکێتین بزانە چەند حیزبین دەرەکەی کە محاکم سەر بەخۆیە لە سلێمان کاک زیاد بە قوربان ئەمە لە وڵاتێک دەژین باش دەزانین ینی یەک نموزە دەیان هەزار دزی و تاڵانی لە وڵاتە کرایە زەوی نمایە کام بەرپرس خراوە زیندان تۆ بۆ بابەتێکی معەن تەلەفۆنت بۆ من کردووە من ڕامەچنە مەوزوعەکە ئاخر نا ئەو بابەتە دوور و نزیک نە لە قانون نە لە کۆمەڵایەتی نە لە هیچ شتێک پەیوەندی بە منەوە نییە بە هیچ شێوێک فشارد ئەنگۆ علاقە و پەیوەندی کۆمەڵایەتیم لەگەڵ چێ هەیە و نیمە تۆ ناتوانین تهدیدی علاقات کۆمەڵایەتی ئاخرە تو ئەڵێی ناناسم چێ ناسیانی منە قوربان نەم و تۆ ناناسم وتومە تهدیدی علاقاتی من مەکە لەبەرەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان تەداخولێکم کرد بە یەک گوشە دنیام لێ تێ بگێنم ئێوە دەکەین کاک زیاد ئیشی مەشەوەیە باشە قوربان باشە دەی سپاس سەرچە یا شێخ چۆنی بژی بە قوربان باشی مەمنونم یا شێخێک دوو پرسیارمان هەیە گەورە مام دەی و سپاس دەکەم بەڕێزت کە لە لە بەرپرسین و سینگەی کاک پاڤل تاڵەبانی ئەلۆ بەڵێ یا شێخ کاک یا شێخ دوو عەرەب هەن بەغەڵەت لێداوە بە قوربان چۆن بەغەڵەت لێمدا تۆ هەونی ئەی چێی بەڕێزت تۆ من جەمالین بە قوربانم ئێمە سێ جەمالێن و شێخ جەمالیانم بە ئەیە شێخ جەمالی بەرپرسی نووسینگەی لە نووسینگەی پاڤل تاڵەبانی من بەرپرسی نووسینگە نیم بە قوربانی بەس لەگەڵ پاڤل تاڵەبانی دەوام ناکەی ئەمرکەن بە قوربان ئەی باش دوو عەرەب هەن کە پارەیەکی زۆری دەوڵەمەندەکانی سلێمانیان خواردیە ئێوە تۆمەتبار دەکەن کە پاڵپشتیان دەکەن کاکەوە فشار دەخەنە ئێمە پەیوەندیمان بۆ شتانوە نییە محکەمە هەیە بە قوربانی چاوت بم ئەتوانن جەنابیان بچن لە یاسا شکات بکەن کەسیش لە یاسا بە دەرنیە لە سلێمانی هەموو کەسێک ڕوبەڕووی یاسا بێتەوە چێ ڕوبەڕووی یاسا بوویتەوە کاک شێخ یەک دەقەت خواتە هەڕوو مەکە عیبات و خۆ شەرم نییە بەرپرسی لۆ یەکەینەوە ئەوە بەرپرسی نووسینگەیشە ئەوەیە پاڤلی هەر دێتن فرتوفێری کرد کە هەو نییە قەپات دەکاتەوە نەحەقی نییە ئەوە تەواری بووە پاڤل تاڵەبانی زۆر شەرمە بڕۆ بپرسن پاڤل نازانی ئەوە تەواری وە ئێستاکە هیچێک لە بەرپرسە باڵاکانی تووە لە ناو ئەوە کات بۆ ناپرسن خوا بە هێرۆی دایکت بڵێ چ فەزاعەتێکی ناو مەلبەند دروست کرد شێخ جەمال
وا بۆی دەکەینەوە کاچی خۆم خۆ تو مەسئولی کۆنە تەواری وە لە خانەقین داوەشن باشا و ها دەترسێ بزانە ئێستا بوویتە کول فیلکول هاوڕێیان ئەو کاتتان باش وەک دیتان دوو دیدارمان لەگەڵ شێخ جەمال و کاک زیاد کرد کە بەرپرسی مەڵبەندە شێخ جەمالش سەرپەرشتی کاروبارەکانی پاڤل تاڵەبانی دەکا هەردووچیان باز لە سەروەری یاسا و زیاد شەی جەبار تەحەدای کرد کە هیچ کەسێک زەختی لێ نەکردووە لەو بارەوە ئەمە دیدار لەگەڵ یەکێک لەو کەسانە قوربانیانە دەکەین کە 38 دەفتەر و 71 وەرەقەیان لێ خواردووە و فشاریان خستۆتە سەر کە دەبی سڵح بکا بەڵام ئەو ئامادە نەبووە ئەویش کاک سەروەر عەلیە کاک سەروەر ئەو کاتت باش کاک سەروەر باز لەوە دەکرێت دوو دەوڵەمەندی دوو کەس لە سلێمانی کە خەڵکی مووسڵن ئێستا لە ڤیلا سیتی دەژین بە سەدان بە دەیان ملیۆن دۆلاری ئێوەیان بردووە 67 داوایان لەسەر بووە داوایەکان مادەکەی گۆڕاوە کەیسەکە چۆن ئەگەر لە ماوەی 1-2 دقەیەک بۆ خەڵک باز بکەی کەیسەکە بەڵێ بەڵێ 3 مانگ و 17 ڕۆژ سزم بوون بەڵێ بە مادەی 24 جیران 24 ئەو کاتە حاکم ئاسایی مدی حاکمی ئاسایشی سلێمانی بوو بەڵێ ئێمە هەڵسان چوینە لای حاکم کە ئەم مادەیە گۆڕا حاکم زۆر بەڕاشتاوانە وروتی کارکە ئەم مادەیە من ئەو بەنجانەی خۆ ئەشکێن و بڕم ئەم مادەیە بە دەستی من گۆڕابێ پەیوەندی بە منەوە نییە گۆڕیدە بەڵێ مادەکەیان گۆڕی ینی 11 غەسلی ئەموالە وەنیایان تەهریبی ئەموالە بەڵێ من چوومە لای حاکم بێخاڵ ئەو کاتە حاکم بێخاڵ حاکمی ئاسایی حاکمی چوارچرا بوو عایدی شۆپەی ڕزگاری بۆ مەنتیقە هەمووی لێ بۆ حاکم وتی قوربان ئەمما 25 ساڵ ئەمانە حکمە دێ بەڵێ هاتن ئاسایی سلێمانی مادەکەیان بۆ گۆڕێ و کاتە وەسە حەسەن سەیری ئاسایشی گشتی سلێمانی بوو بەڵێ ئەمما گۆڕاوی تر نازانم ئاسایش گۆڕیوێتی شۆپەی ڕزگاری گۆڕیوێت ئێمە معلوماتمان نییە مادەکەی کردیان بە چ مادەیە کاک سەروەر ئەگەر هەڵە نەبم 456 ئەبزانم ئاخر چییە ینی لە غەسلی لە تەهریبی ئەموال لە بۆ گۆڕینی لە هەڵا کردیان بە مادەیەک توفێڵ لە پارەیە بەڵێ ئەمانە چەندە پارەکە کاک سەروەر توخوایە قەوز پارەکە چەندە یەو 67تان وەراتێتە 8,000 دەفتەر برا تا 1000 دەفتەرە ڕوا یعنی تا 120 دەفتەر 130 دەفتەری لایەنە 80 دەفتەری لایەنە یعنی نزیک 1 ملیار دۆلاری خەڵکیان بخواردووە ئەمجا ئەمانە هاتن چیان کرد ئەمانە هاتن دەڕێی کوڕێک عادل ناوە ئاوەڵزاوی ئەحمەوەکەیە بەڵێ خەڵکی هەڵەبجەیە بەڵێ عادلە هاو یەک و دوو کەس تەلەفۆنی بۆ ئەکردن ئەوی کاکە وەرن بۆ گەلەری ڕۆنیتر لە کافتریا بواە لە گەلەری ڕەن بواە ئەمانە یەکەم کەس کە سڵحی کرد ئەم عادلە لەگەڵیانە خەلیل هەیە زڵنەرە 85 دەفتەری ئەوی تایە ماڵی زیاد مەسئولی مەڵبەندی سلێمانی ئەو کاتە جێگیری مەسئول مەڵبەند بوو لەگەڵ هاوڕێ سەرچنارە بەڵێ بەس کاک سەروەر یەک قەوز لێرە من دیدارم لە کاک زیاد کردیە تەحەدا دەکات ئەگەر ئەو داوای لە هیچ کەس کردویان تێکەڵ بوو بێتن داوای لێ نەکردووە داوای لە خۆم کردووە من ئێستا ئەوەشی بۆ ڕوونەکەمەوە گە تەلەفۆنی بۆ خۆم کردووە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووە ساڵی کۆرۆناکە ئیبراهیم خەلیل و تەلەفۆنی بۆ من کردووە زیاد خۆی کە ئەڵێ وانە ئەچمە بەردەمی دەسەکەم بە هەردوو چاویە تۆ بەجارێ بە ئەوەی کە باسکەم 85 دەفتەری ئەم کوڕانە خەلیل خۆی و هەستێ کوڕەکانی ناوی شڤانە ناوی حەمە ناوی شادە کاک زیاد زەختی لێیان کردیە سڵعی پێ کردیە
ئەوەیان نازانم زەختی کردووە یان زەختی کردبێ نەیکرد بێ من نازانم گرنگ لە ماڵەوەی وی بانجی کردووە وەنیە یان لە ماڵی خۆیانە سڵحی بۆ ئەم جەماعەتە کردووە لە دوای ئەمە کە ئەم سڵحەیان کردو ئەم هەش دەفتەر و نیوەیان وەرگتۆ لە ماڵی کاکزیاد هاتن ئەمجا عادلەکە دووهەم کەس کە پارەی تۆ سیروان بوو کاک سیروانی خۆمان بوو بەڵێ هاتن ئەمجا ئیتر یەکەیەکە و دوو سێسێ باڵیانەکردن هاتنە سەر من لەگەڵ کوڕێکا بوو ناوی فەرەیدون ئەمە هەمزەیە لەگەڵ پیاوێکی کەشا بوو محەممەدی ناو محەممەد زەروگوری مەشهورە فەرەیدون 22 دەفتەری لایەن بووە 3 دەفتەر و نێویان ناوەتن کاک فەرەیدون کەمێک خەڵکی ماوەتی خەڵکی ئەو مەنتیقەی ماوەتی شتەیە کەمێک خزمەتی و دۆستایەتیان لەگەڵ کاک خالید ماوەتیا هەیە بەڵێ ئەمانەی کە سڵح کرا و پارەیان ناوەتەوە بە خەڵکۆ من معلوماتم نییە زەختیان لە خەڵک کرد بێ بە خەڵکیان وتبێ هەر ئەبێ بیکەی هەر ئەبێ نەیکەی من 6 دەفتەریان ناوە پێم ئەو عادلی ئاوەڵزاوایی خۆی تەلەفۆنی بۆ کردووم بەم نەسە ئەگەر وتی وانی ئەسمە بەردەمی دەستەکەم بە هەردوو چاویە وتی کاک سەروەری یەم دەست ماچەکەم لە ماڵۆ یەم دەست ماچەکەم پێڵاوەکانی ماچەکەم ئەم پارەیە وەرگرە وەرە بەیانی عریزێتە ڕژنمان بۆ بنووسە لە شۆفێر ڕزگاری نەچوو من باشە ئەمجا بابم سەکاتاوەکە کاک زیاد گەر بۆ قسەکانی واڵێ کاک زیاد من هاوڕێ سەرسنار ئەو کاتە جێگر مەسوول مەڵبەند بوو لە سلێمانی خزممانە شەرمەگایی خەڵکی دێک هاتم لە ڕێک هاوڕێ چنارۆ تەکلیفی لە کاک زیاد کرد ئەم ئیشە بۆ من جێبەجێ بکە کاک زیاد شەوێکیان تەلەفۆنی بۆ کردم وتی کاک سەرۆتم بەڵێ نۆڵا ڕۆژ وتی کاک سەروەر لە برایم خەلیلم ڕۆکی دیژنەی دارایی پەرلەمانی کوردستانم ڕۆژی سێشەممە بوو تەوقیتەکەشم جوان لەبەرە وتی پێنجشەمەیەم و بۆ سلێمانی لەگەڵ ئەم قوڕانەیە دیدارێک ساز دەکەیت ئینشەڵڵا ئەگەینە نەتیجە و ڕێەکەت ئەمە خۆی ئەگەروانیە بڵێوانیە پێم ئەمجا دوای ئەوە کە هاتۆ تووشی کۆرۆنا بوو خۆی کاک زیاد من تەلەفۆنم بۆ کردی وەڵای کاک سەروەر وەزعم زۆر خراپە تووشی کۆرۆنا سەڵ بە حاڵ دەرەها وتی بە ئەم نەخۆشیم لە کۆڵ بێتەوە بەسەر چاو بەسەر سەر ئیشەکەی تۆم هەر بیرە و هەر بۆشتەکەم ئەمە دوای کۆرۆناکە 4-5 تەلەفۆنم بۆ کرد جوابی نەداوە ئیتر نە من قسە نە ئەو قسە من ناتوانم بڵێم زیاد زەختی لە من نەکردووە زەختی لە خەڵک کردووە ئەو ئەڵێ تێکەڵ نەبوویمە کاک سەروەر لێرە قسەکەی زۆر ناڕاست ئەو ئەڵێ تێکەڵ نەبوومە کەسیە تو ناوی کاک خەلیلێنی زۆر چاکی شوو واستەیان بۆ ئەکا و حتا دەکەیسی حاکمەکانیشا واستەیان بۆکە و ڕاز ناکاگەرە و قسێ بکە ئەگەر کەیسەکە تێکەڵ نەبووە کەیسەکەی تێکەڵ نەبووە من خۆم تەلەفۆنی بۆ کردوم خۆی تەلەفۆنی بۆ کردوم شخصی خۆی بۆ ئەگەم وڵات بەبا لە سلێمانی بێم و هاتۆ تووشی کۆرۆنا بوو بەڵێ ئەمجا ئەگەر ئەوەڵێ تێکەڵ نەبووم ئەم کوڕە خەلیلە مەوجودە حەزەکەی ڕقم تەلەفۆنەکەی بۆ بەیاکەم 155 15 45 ڕقمەکەی 155 15 45 قسەی لەگەڵا گەبزانە چێ سڵحی بۆ کرد بەڵێ وەڵا زۆر کۆمیدیە بۆ مەرپرسی مەڵبەند و ئەندامی سەرکردایەتیە چێتینی بەڵێ شێخ جەمال کابرایەکە ڕەفیق حیزبی بووە لە تاسوجا لە بازیان هەموو خەڵکەی ناسی ڕاستەتە ئینتیفازە براکەی باوکم پێش ئینتیفازە پێشمەرگەی یاوە بەگرت فیراری یاوە بەگرت لە تاسوجا پێت بڵێم کابرا پاڤڵ تالەبانی گوێ لێبێ بەڵێ کاکە گیان پاڤڵ تاڵەبانی هەتا ئەمرم من مەمنونی مووقیفی پاڤڵ تاڵەبانی ئاگای لەم شتانە نییە پاڤڵ تاڵەبانی بەس خۆ دەزانێن بەرپرسێکی باڵای پیاوی بەعز بوو هەتا ئینتیفازە و خەڵکی بەگرتایە من شایەتی ئەوەیەم کاک پاڤڵ ئەم شتانە نازانێ ئەم شتانە بە هیوان ئێستا ئەوە بڵاو دەبتەوە کاک سەروەر توخوای قەوس ئێستا ئەوە بڵاو دەبتەوە با بزانین پاڤڵ تاڵەبانی چ ئیجراعات دەگەر کەسێک دەکات لەو هەموو خەڵکە شەهیدەیەکێتی ئەچی کابرایەکی ڕەفیق حیزبی بەڵێ من شتێکی پێ با پێ بڵێم من شەویش باسم کرد من بەس کاک پاڤڵ و کاک قوباد ماوە پشمەلێ کاک پاڤڵی چوومەتە نووسینگەکەی شەکوام کردووە لە پار 28 شەشۆ شەکوام کردووە ئەم ساڵ 24 12 لە نووسینگەکەەوە ئەو کەسەی کە تەلەفۆنی بۆ کردوم ناوەکەی نابم تەلەفۆنی بۆ کردم وتی کاک سەروەر
ئێمە ئەمانە ئەمر بالقەبزیان بۆ دەرچووە بگیرێن بەڵام ناگیرێن ئێمە چی بکەین لە 24 دوانزەوە تۆ نەتوانی کابرایەکی عرب 8,000 دەفتەری ئەم شارەی خواردووە بیگریت ئیتر تۆ چی یعنی وانە باشە حکوومەت نییە ینی حکوومەت ینی پاڤلیش دەسەڵاتی نییە یعنیگە پاڤل نەتوانێت کاک پاڤێڵ ئەم شتانە نازانێ من چەندەها جار محاولەم کردووە لام کاک شێخ جەمال چونکە لەو شوێنەیە مدیری مەکتەبەکەیەتی بە هیچ جۆرێک نایە من قەرەی دەباشانکەوم ئەینا بگەمە لای کاک پاڤێڵ بەخوا برا هەمیان بۆ هەر هەمیانەیە لە 6 کاک پاڤێڵ کەم نییە کاک پاڤێڵ شتی غەڵەت قبوڵ ناکە پارە خواردن قبوڵ ناکە شتی قۆڕ قبوڵ ناکە بەڵێ یعنی ئێستا ڕئینگۆ وایە شێخ جەمال و زیاد پاڵپشتی بە دەرەجەی یەک شێخ جەمال گەورەترین پاڵپشتی ئەم کوڕەیە بە دووشت ئیسە ناتوانم لێرە بیڵێم بەڵام شێخ جەمال بێتە بەردەمم ئاو هادەسەکەم بە چاویە بە دووشت پشتی ئەم کوڕاگری هەردوو شتەکە معلومە من ئێستا لێرە نایگەم بەڵام بابێتە بەردەمم جان پێڵێن بەڵێ باشە کاکەوە یعنی ئەی حاکم چ بڕیارەشی دەرکرد کاک سەروەر حاکم من براکەی باوکم من حاکم پێی وتوم لەگەڵ حاکم بەڕێزە ئەڵێم بۆ ئەمەی منتان تێکەڵ ئەمانە کردووە ئەڵێ بەسەرما تێپەڕیوە چۆن حاکم بێ ئەڵێ بەسەرما ئەڵێم کاکە خۆ ئەوەی من تەنەزولیتیانی ئەمانە تەنەزولیتیایە داشتی خەیخەینا بۆ کەیسەکەی مندا ئەخەی تێکەڵ ئەوانەیەکەی ئەڵێ وەڵا بەسەرما تێپەڕیوە من سەیری 4 دەعوام کردووە یعنی سێ چارێک تەنازلیان کردی هەمووانی قەپات کردیە هەر شێ سوعافتی هەمووی قەپات کرد بە یەک قەرارەمووی داخلی کاکە خۆ ئیسەکانە چۆ تەنەزولی کردووە کەیسەکە داخەن با دایخەن خۆ من تەنەزولم نەکردو بۆی نەکەی مندا ئەو چه حاکمێک وای گوت کاک سەروەر قاسەعید لە کەت دیەک ئەو دوو قاسەعیدە و لێ تێک نەچێت قاسەعیدێکیان ئاسایش کە حاکمی ئاسایش بوو کۆن ئەوە حتا ئەمری ئێمە مەمنونی بەڵام قاسەعیدێ لە کەت نیەک لەگەڵ حاکم بەڕێزە ئەو کاتە حاکمی چوارچراو ئەو دووە قەپاتیان کردووە بەڵێ ئەو دوانە قەپاتیان کرد من چۆمە لای هەردووکیان حاکم بەڕێزەڵێکی وەڵام من لەسەر هاتووە داخراوە حاکم قاوی شەڵێ وەڵا لای حاکم بەڕێزەوە ئەم گەرم گەرمێنە بۆچی بەم نەکەن ئەمە گەرم گەرمێنێ بە منێکی ینی گرنگ ئێستاکە بە سەدان دەفتەر دۆلاری ئەو خەڵکی سلێمانی خوراوە و تاوام 10,000 دەفتەر ئەخەڵمێندێ ئەو کوڕە ئێسەکانە بەلایەن ئەی ئەوان چ دەکەن ئەو دوو کەسەکە کە ئەو عەلی و ئەحمەدە ئیشی مەنتوجاتەکەن ئێستاش لە سلێمانین لە سلێمانی لە معرەزەکان گەورەترین عەرزەیان کڕیوە لە مانگە 5-6 ملیۆن دۆلاریان پێیا کردوانە بە کۆمپانیا عادل سەرپەرشتیانەکە عادلە ئەحەیە عەلیە ئەو دوو کەسەش گە پشتگیریانەکەن دیارە شەریکن لەو پارێ بەڵێ دوو کەسەکە قەزل لە شێخ جەمال و کاک زیادی بەرپرسی مەلبەندە هەردووکیان زیاد دەڵێتی زیاد ئەگەر ڕاستەکە ئەی سڵحی بۆ لە ماڵەکەی خۆیان بۆ کردووە بۆی کردووە لای من تەحەدا دەکاتن ئەوە زۆر باشە تەحەدا دەکات دەڵێ کامە هیچ تێکەڵ نەبووی مەل ڕاز ناکە ئەوەتە بڵێ خەلیل و کوڕەکانی بەڵێ باشە کاک سەروەرەگە قسەیشکەت هەیە ئەو دەستەکانیشت خۆش بکە بەڵێ من هیچ قسەیەکم نییە بەس ئەو قسەیەم هەیە ئەم شتانە بگاتە بەردەمی دەمی کاک پاڤێڵ ئەمە قوبوڵ ناکە و لە شیشیان هەیە بە هیوان بابزانین کاک پاڤێڵ ڕەدی چ دەبێتن زۆر سپاس کاک سەروەر بەڵێ من لە 2003 ساڵە ئەوەی کاک پاڤێڵ بۆ بەسەرۆکیەکێتی لە مەحاولەیان هەر بچمە لای بەخوا ئەم قسەیان بە شێخ جەمال وتووە وتم کاک شێخ جەمال وتی ئەوتم خۆم 4 مناڵەمەیە لەگەڵ ژنەکەم هەر 6مان خۆمانە خەینە قوڕ یەمە بەدنووسینگەکەی کاک پاڤێڵ هەر ئەشچم هەر ئەبێ بگەمە لای ئەو